بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا، سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش بێت. ئێمڕۆ جومعە 6 جۆزەردانی 1401 هەتاوی بەرامبەرە لەگەڵ 27 مەی 2022 زاینی وێڕای هاوڕێیانی هاوکارم لە بەرنامەی ڕاوێژ بە شێوەی ڕاستەوخۆ میوانی کۆڕ و کۆمەڵی گەرمی ئێوەی خۆشەویستین. ئمڕۆ لە بەرنمەیەکی جیاوازە داوام لە هاوڕێی خۆشەویستم هاوڕێکانی لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە کردووە کە بێتە ئیستودیۆی بەرنمەی ڕاوێژ و پێکەوە ئەم بەرنامە بەرینە پێش و چەند تەوەری گرنگ بخەینە بەر باس و لێکۆڵینەوە. هاوکات ژمارە تەلەفۆنی بەرنمەی ڕاوێژ 2046 702 61 67 64 کراوەیە لە ڕێگای تۆڕی ئینتەرنەتی واتساپ بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە کە پەیوەندیمان پێوە بگرن و پەیاممان بۆ بنێرن یا ڕاستەوخۆ بێنە سەر هێڵ و لە تەوەری بەرنمەکە ڕاو بۆچوونی خۆتانمان لەگەڵ باس بکەن. هەڕەکانی زۆر سپاس هاوڕاکۆ و هەروە سڵاومەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئازیزانی بەرنامەی ڕاوێژ. زۆر خۆشحاڵم کە لەم بەرنامە منیش بەشدارم. ئێمە شەروە خۆشحاڵین، سپاس بۆی کە هاتیت و قبوڵی زەحمەتت کرد. ئەگەر هاوڕێیانمان لە بەشی فەنی ئامادە بن کلیپێک بڵاوەکەینەوە دێنەوە خزمەتان. بەڵێ هاوڕێکانی هەروەکو بینیتان کلیپێک بڵاو بووە ئەم چەند ڕۆژە لە چەند حوتی ڕابردووە لانیکەم کلیپێک دنیای مەجازی گرتووەتەوە بڵاویەکەنەوە و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە ناوی سڵاو فەرماندە. ئەمە دیارە ڕەخنەی زۆر لێگیراوە و بە شێوەیەک بە سوء ئیستیفادەکردن و بەکارهێنانی مناڵ لە ڕێگای دەسەڵاتی کۆماری ئیسلامی بە قازانج و بە لەو جەهەتەیە کە سیاسەتەکانی خۆی و بیر و باوەڕ و ئاینیەکانی خۆی هینەکە دیارە لەو جەهەتەیە ڕەخنەی زۆر لێگیراوە. دیارە هەندێک لە کاربەدەستانی سەر بە کۆماری ئیسلامی یا ئەوانەیەشی کە بە شێوەیەک گیرەخۆری سەر بە کۆماری ئیسلامین ئەمانەیان دابسمەشیان لێ دروست کردەوە، ڤیدیۆ کلیپیان لێ دروست کردەوە، خۆی ئەوانیش ئیستیغباڵیان لێ کردو. ئەوەی کە ڕەخنەی لێگیراوە، ئەوەی کە بە چاوێکی ڕەخنەگرانە لەم سەرۆدە ڕوانداوە زیاتر خەڵکانێکی ناڕازین لەو دەسەڵاتە و تەنانەت لە ناو خۆی
بۆ نەهای مەسەبی کەڵکی وەرگرتووە بۆ تەبلیغ بۆ خۆی بەڵام ئەوەی کە لێرە جێگەی تەئەسف بوو مای نیگەرانی خەڵک بوو ئیسفادەکردن بوو لە منداڵ پێشەوە بە باسێک لەسەرم سرودە بکەین ئەوەی کەم سرودە لە شاری لەنگروت لەلایەن کەسێک بە ناوی مهدی هاشمی لەنگرودی وتراوە ئەبوزەری ڕۆحیش یەکێک لە مەداحانی سەر بە کۆماری ئیسلامی کەیتر داستانی مەداحەکان هەموو خەڵک ئاشنایە گیرە خۆرانی سەر بە کۆماری ئیسلامی و ئەوانەی کە بە ناوی بە باڵای ئاین و مەراسماتی ئاینیە هەتاکوونێ ڕێبەرانی ئێستەی کۆماری ئیسلامیە ئەڵێن لە قبال پوڵە ئەمە ئەبوزەری ڕۆحی خوێندوێتەوە خۆشیان باندێکی مافیایی ئێژگار گەورن خاوەنی دەسەڵاتن تەنانەت هەڕەشە و گوڕەشاکەن لە خەڵکانی ناڕازی و نارحەڵ ئەم ئەبوزەری ڕۆحیەش بەشێکە لەو باندەوە ئەمە ئاهەنگسازی بۆ کرە و خوێندوێتی گروپێک بە ناوی گروپی ماح کورتکراوەی میلەتی ئیمام حوسێنە پشتیوانی ماڵی لێکردووە ئیسپانسەری کردووە و ئەم سرودە لە مەدارس و لە شوێنە ئاینیەکان منداڵێکی ئێژگار زۆر کۆکەنەوە هاواهەنگیەکەن و ئەی خوێندنەوە هەدەفی پشتی پەردەی ئەم سرودەش گوایە ئەوە بووە کە لە دەرەوە و ناڕازیانی سەر بە کۆماری ئیسلامی پێیان وایە منداڵانی دەی هەشتاونەوەت بە شێوەیەک لەگەڵ ئاین و مەسهەب و دەسەڵاتی کۆماری ئیسلامی بێگانە بوون و بەم جۆرە کارانە بیانەوێت ئەوانیش ئاشت بدەنەوە یان نمایشێک بدەن ڕوو لە جواب بەوان بڵێن کە نەخەیوان نییە ئەو منداڵانی ئەوانەی کە لە ئێران زندگیەکەن متاهدن بە باوەڕن سەر بە کۆماری ئیسلامین ئەتقاداتی ئاینیان هەیە لە ڕحەڵ بە شێوەیەک بۆ ئەوە بوو نەوعێک موزیکیان بۆ داناوە کە تۆزێک منداڵ پەسەند بێ هەوکات مەزموونی شیعرەکە و مەزموونی ئەوە بە باڵای عەلی خامنەیی یابێت هاوڕێکۆ دەلیلی ئەسڵی کە ئەم سرودە بەڵاوبووە ئەوە من کە خوێندمەوە ماوەی لەمەوبەر خامنەئی لە قسە و بەحسێکەکە ئێژێ نۆجەوانان و جوانانی ئێمە کەسە مەشهورەکانی فوتباڵی دنیا ئەناسن بەڵام فەرماندەکانی سپا ناناسن و دوای ئەم قسەی خامنەئی تیمی یعنی بێژین ئۆتاقی فکری خامنەئی کەفتەسە بیری ئەوەی کە لە جوابدانەوە بۆ ئەم قسەی خامنەیە چی بکە خامنەی خۆی بە باشی ئەزانێت کە ئیدۆلۆژی ئیسلامی لەناو بەتایبەت نەسلی جوانە هیچ جایگایەکی نییە جێگۆپێکەیەکی نییەوە شکستی خواردووە ئیسلام شکستی خواردووە حیجاب ئیجباری شکستی خواردووە و زۆر لەو شتانەکێ بنەمای کۆماری ئیسلامیە ئەمەڵەن هەمومان ئەی بینین ڕۆژانێکە هیچ جێگۆپێگەیەکیان نییە شکستی خواردووە بۆیە ئەم قسەیە کردووە کە دەستگاهای فکری کەفنە بیر ئەوەی کە چۆن ئەم نەسڵە بێرێنە سەر وێلایەت و ئەوەی کە خامنەیان خۆشگەرێک بێ ئەم سرودە کە هەروە لە نووسینی کلیپەکەی چادیار بوو سەرچاوە یا شاید بێژمی سەرچاوی جنا ئێمە شتێکی مۆشابی وامانە بووەوە تاریخ خەریکە تکرارە بێتەوە کە لە ئەواخێری دیکتاتۆری هیتلێرە لە ئالمان جوانانێکی فریان کۆ کردەوە و سرودە هایل هیتلێر یان خوێندەوە کە چێرەهایەکە لەو سرودە شناسایی بووبوون چێرایەکە لەو سرودە دەرکەفتە بوون ماوەیەکی نەبرد هەر ئەو چێرانە هاتنە ناو خیابانەکانی ئالمان و داوای ئازادی بۆ ئالمانیانە کرد چون مناڵ خۆی ئەو ناتوانێت تەشخیصی دروست و غەڵەت بە مسلەت نییە چه بەبارێ فکریەوە ئیسەمە بە لەحاظی علمی ڕەوانشناسی چ بێژین ئینسانێکتانە بێت بە 18 ساڵ ناتوانێت تەسمیم بگرێ بیر کاتەوە لەو کارانەکی ئەیکا بۆیە خامنەئی ئەم لە تەریقی دەستگا تەبلیغیەکانیەوە کە ئیسا ئاموزش و پەروەریش بێ سێدا و سیما بێ مستەقیم و غێری مستەقیم ئەم مناڵانیە سازماندا و خۆزگە هەر دەهەنەوەدی وایە لە ناو شعرەکەی چایژێ 1400 یعنی نۆزادانێکە مانگ و دوومانگ یانە ئەوانێکی قاو کردووە بۆ ئەوەی کە بن بە خادمی خامنەی
ناوی سلێمانیە بەن قاسمی سلێمانی قاسمی سلێمانیە کە لە چەند ساڵی ڕابردووە بەر لەوە حەقی خۆی بوو کە ئاوا بیکۆژن زۆر لە مناڵهایەکی زۆری قاتڵی مناڵهایەکی زۆر بووە لە کشوەرهای هەمسایە ئێران وەکو سووریە وەکو لیبی وەکو عێراق هەتا وەکو ئەفغانستان کە دەستی چیتیا بووە ئەو مناڵانە گەرەکیانە بە بارە ئیدئۆلۆژیە وا باریان بێنن ئەمە کودەک سەرباز ئەمە جاران لە شەڕی ئێران و عێراقا لێباسی نێزامیانە کردە بەریان نازانم تفەنگیانەدا بەدەستیانەوە بەڵام ئیسەمە شەڕێکی ڕەوانیە کە دەم و دەستگای خامنەی وە شەخصی خامنەی گەرەکێ لە تەریقی مناڵانەوە ئەو شەڕە بکە شەڕێکی ئیدئۆلۆژیکە کە شەڕێکی زۆر زۆر خەتەرناکی چاگەر ئاوا بچێتە بەرەو شاید لە بێژم لە تۆبارانێکی شوێنێکی چا زۆر زۆر خەتەرناکتەرە کە ئەو مناڵانە وا باربێنن بەڵام وتم تاریخ تکرارە بێتەوە هەر ئەو مناڵانە ماوەیە ترکە بیرەکەنەوە بە باشی ئەزانن کە ئەوە انتخابی ئەوانیە بۆ فکرەتی ئەوانیەوە هەر ئەو مناڵانە خۆیان تێنە ناو خیابان و بەرعەلێ خامنەی و باسی زمانی هیتلێرت کرد ڕاستەکەی ئەو سرودی هایتلێر بەڵام ئەو کات و ئەو سەردەمە بە پێی ڕەوایەتەکان وا گێڕنەوە بیستمە کە لە مەحافلی نظامی و زیاتر لە شوێنە گشتەکان کە هیتلێر دەرەکەوت بنکەهای نظامی و دانشگاهای ئەفسەریە و چوزانم ئەوانەی کە بە شێوەیەک بەڵام ئەمە مەجموعەیەک هەروەی کە باست کرد لە شارەکە 1400 تیایانی منداڵی 1 ساڵە 2 ساڵش لە وردشگای ئازادی لە ڕێگای بنەماڵەکانیانەوە کۆمەڵێکی ئێژگار زۆر مناڵیان کۆکردوێتەوە خەریکن هەمخانیەم سروداکەن لە مەدارس لە شوێنە ئاینیەکان لە مزگەوت لە حەوزە علمیەکان و بە شێوازێکی بەرین ئەیانەوێت ئەم پەیامە بگەێنن کە وەڵام بەو هینە بێت بەو نگەرانی خامنەی بێ کە بە دروستی لە قسەکان تا ئیشارەت پێکرد کە تەنیا مناڵیانی ئێران ڕۆناڵدۆ و مێسی ناناسن سەر فەرماندەهانی سپاوە لە ڕاستی ئەوانە فەرماندەکەیان بە ناوی خامنەی کە ئەوان ناوی فەرماندەیان لێناوە بە شێوەیەکی ئێستا کلیپایە کە عەلەیهیەوە دروست بووە بە دەرماندەش ناوی لێننەوە بەواقع ئەوە نیشانەی ئەوجی دەرماندەگی شخصی ئەوەڵی ئەو دەسەڵاتە و باقی فەرماندەهانی بەناو فەرماندەهانی ئەو دەسەڵاتەیە کە لە منداڵ بۆ تەبلیغ کەڵک وەرەگرێ و ئەوێت لە دنیایەکی غێرەواقع محبوبیەتی خۆی یا خۆشەویستی خۆی لە ناو جەماوەر و بە تایبەت نسلی جوانە نیشان بدە ئەوەی کە باس لە وەزیەتی منداڵ باست کرد هەر لە ئەوایل ئینقلابەوە ناوی حسینی فەهمیدە ناوێکی ئاشنایە منداڵێکی تازە لاو خۆی لە نارنجۆگە بەستێەوە چێتە ژێر تانگی ڕژیمی بەحسوە تا ئێستاش کۆماری ئیسلامی لەم منداڵە وەک تەبلیغ حتا لە کتێبە دەرسیەکانی ناو مەدرسەکانیشە سوادەی لێەکە کردانە بە سمبولی مقاومە سمبولی ئازایەتی سمبولی کەسێک کە معتەقد بە ئاینی ئیسلام بووە و ئەم جۆرەشتان لە دنیایەکی ڕوویەکی تری کە ناشاردرێتەوە بۆ کۆماری ئیسلامی ئەو ڕووی واقعی کە کۆماری ئیسلامی ئەو جەهەنەمەی کە بۆ منداڵانی ئەو وڵاتی دروست کردووە ئەو دنیا غێرە ئینسانی کە منداڵانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی لە ئێران و کوردستان تایە زندگیەکەن بۆ شتێک نییە بشاردرێتەوە ڕۆژانە عەکس و ویدۆوەکان لەو منداڵانە بڵاوە بێتەوەوانە ڕۆژانە منداڵانی سەرجادە منداڵانێک کە بۆ پارۆنانێک ناو پێژاڵەکانە ئەگەڕێن بە سرودێکی ئاوا پاساو ناکرێت ئەم منداڵانە لە مدرسە کۆبوونەتەوە لە هەرحاڵ یانێ بچنە کلاسی دەرسەکان معلیمەکانیان کۆیانەکەنەوە لە ڕێگای معلیم و مامۆستایانی خۆیانەوە لە مدرسە پێیان بە ئیجبار پێیانەوترێوانش وەک تەفریحێک چاوی لەکەن خۆ هەرەوەی کە تۆوتە لەوان انتخابیان نەکردووە بگرە هەر ئەو منداڵانە لەوانەیە لە داهاتووە بڕژێنە سەر خیابان و ببنە وەسیلەیەک بۆ ڕووخانی هەمان دەسەڵات بەڵام ئەوەی کە ئێستا ئەمەوە باسی لێ بکەین واقعیەتێکە منداڵانی ئەکسەری منداڵانی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی کە لەو جوغرافیای بەناوی ئێران زندگیەکەن لە چ بارودۆخێکی دژوار و نائینسانی خەریکن زندگیەکەن
هەر لە بەشی تەحسیل و ئامۆزشەوە بگرە هەتا وەزعی معیشەتی ژیانی عایلەکانیان. بەڵێ هاوڕێیاکۆ من پێم خۆش بوو شتێک بێژم نازانم ئەمە تا چه حد وەلی من خوێندومەسەوە تا چه حد واقعیت بێیانە ئیشارەتان کرد بە حوسێنی فەهمیدە و بە کودەک سەربازهایەک بە قۆڵی ئەوان کە لە شەڕی ئێران و عێراقا فەرماندەکانی سوپا بە تعدادێکی زۆر ئەیان بدە ناو مێدانەکانی مین کە مەیدانەکان پاککەنەوە لە مین ئاوا استفادەیان کردووە لە مناڵان وەیە حوسێنی فەهمیدەکە کەمەربەندی ئینتحاریان بەس پێ و لە ژێر تانکێکا خۆی تەقاندۆ لە کۆتۆبی دەرسیە هەیە لە هەر خیابانێکە بینی مجەسەمەیان دروست کردووە ناوی ئەبن نازانم هەتا ڕۆژێکیان بە ناوی ئەوە پێم وایە ڕۆژی دانشاموز بوو بەنەزەرم یەکێک لە ڕۆژەکان پێم ڕۆژی دانشاموز بە ناوی ئەوانەیە کە چون لانی جاسوسی بەحساب سەفارەتی ئەمریکایان تەسخیر لەو مایانە سە ڕۆژێک بەڵام لە هەرحاڵ خیابان و کۆڵان و مەدرسە و زۆر شتی کە تایبەت بە منداڵە تەنانەت شوێنی تەفریحی منداڵان پارک شاری بازی بە ناوی حوسێنی فەهمیدەوە ئەوە شاملو و شعریکی هەیە من لە دەمی شاملووە نەمبیستووە بەڵام شێریکەیە زۆر خۆشە شێریکی زۆر کورتە ژێ خەسابی میگەرەیست بێقەناریە کوچەکی دل باختێ بود ئێژن ئەمە لەوە سەرچاوەگری کاتێک کە خۆمێنی ئەشکی تمساعی ڕژاندووە بۆ حوسێنی فەهمیدە ئەمەم شعرەیە وتووە قەسابی میگەرەیست بێقەناریە کوچەکی دل باختێ بود حوسێنی فەهمیدە چون مناڵێک بووە کردیە بە قەناریەک بە خۆمێنی قەسابێک بە واقعان ئەگەر ئێمە چاو لێ بکەن کۆماری ئیسلامی لە سەرەتاوە تایسە قەساب بووە بە تایبەت بۆ مناڵان هەر لە شەڕی ئێران و عێراقا بگرێ تا ئێستا کە خەریکە ئەفکار و ئەقاید و ئێحساساتی ئەو مناڵانە قەسابیەکە لە توولی 43 ساڵی ڕابردووە ئێمە ڕۆژ نییە ئاماری مەرگومیری مناڵانی سە چه مناڵانی کار بێ چه مناڵانێکە لەسەر ئەو چوارڕاکان و خیابانەکان خەریکی دەستفرۆشین خەریکی تەکە دیگەرین هەموو ئەو ئەمە ڕۆژ نییە ئامارێک لە مەرگومیری مناڵان نەویسین چەوە مناڵانەکە لە مەرزەکانی کوردستانە خەریکی کۆڵبەرینەوە مناڵانەکە لە سیستانە خەریکی سوختبەرین و لەناو ئاگرا زیندە ئەیان کوژن و ئەسووتن و یەکشت تریش من پێم خۆش بوو لێرە ئیشارەی پێ بکەم لە ساڵی 1368 بەرابەر لەگەڵ 1970 کۆنڤانسیۆنی حقوقی کودک تەسویب بووە لە سازمانی ملل هێران لە ساڵی 1370 چەند ساڵ دوای ئەوە ئیمزای کردووە بۆ پەیماننامە ملحق بووە لە ئەو کۆنڤانسیۆنا ئێژێ هەر فەردێک ژێری 18 ساڵ مناڵە و چلووردەیەک بەندە کە لە هەموو ئەم بەندانیە دفاعکە لە حقوقی مناڵان کە نابێ بە ئێجبار تۆ فکری خۆت مەزهەبی خۆت عەقیدەی خۆت باوەڕی خۆت بە مناڵ تەزریقکەی تۆ نابێ لە مناڵ بە تایبەت خوار 15 ساڵ ئەسەن هیچ نۆکارێکی لێ بکێشیتەوە نابێ مناڵان بە مناڵیەوە ئێزدواج بکەن بە زۆر شت کە ئێران عەمەڵەن و عەلەنەن ئەو پەیماننامە پێشێلەکە ئێمە لە سەرەتاوە تەشکیلاتی ئێمەش لەسەر ئەو باوەرە بووەوە دەقیقەن هەر فەردی ژێری 18 ساڵ بە مناڵ حەساوەکاوە هەموو ئەو حقوق و هیچە بۆ مناڵ قایلێ بەڵام نابێ لە بیرمان بچێکە تەسویبی کۆنڤانسیۆنی حقوقی کودکیش حاصلی ساڵها مۆبارزەی ئینسانهای ئازادی خواز و بەرابەری تەڵەب بەڵێ هاوڕەکانی دوو پەیامان باتەوە پامێک لە سەقزەوەیە ئەڵێ دەستخۆشیەکەین لە مەجموعەی تەلەڤیزیۆنی کۆمەڵە کە بەرنامەی منداڵانی بە تەلەڤیزیۆن زیاد کردووە و جارجاری بەشێکیشی تەرخان کردەوە بۆ بەرنامەی منداڵان زۆر سپاس بۆ بینەرە بە خێراتنی هاوڕەکانی شەکات بۆ تەلەڤیزیۆن ئەوەتە هاوڕەکانی میوان نییە لێرە هاوڕەکانی خۆی یەکێک لە بەڕێوەبەران و یەکێک لە ڕفیقەکە ئەسڵیەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵەیە هەرحاڵ ئەوەی ئەمڕۆ قبوڵی زەحمەتی کرد حد لەگەڵ منە بەرنامەکەی پێشکەش بکەین پێکەوە ئەوە بینەرێک لە سەقز بینەرێکی تریش لە سنە پامی ناردووە ئەڵێت ئەم سەرودە و باقی کارە تەبلیغیەکانی کۆماری ئیسلامی بۆ شستەشووی مەغزی منداڵان لە ئێران و ئەمە نەتیجەیەک ناگات
هەرە کارانیان لەگەڵ نسلی پێشووی دەهەی 6 کرد و ئێستا بوونەتە دژی کۆماری ئیسلامی. ئەمانیش ئەگەر دەسەڵاتی کۆماری ئیسلامی درێژە بکێشێ گەورە ببن ئەمانیژە بنە بەشێک لە ناڕازیەکان چونکە لە گەورەبوونە واقعیەتهای ئەو دەسەڵاتە و سیاسەتەکانی ئەو دەسەڵاتە و وەزیەتێکە بەسەر خەڵکی ئایناوە ئەبینن و بنە دژ بکوە ئەمانە ئەم کارانەکەیکەن فقط هەزینەهای هەنگفتە هەڵەگرێت کە ئەویش هە لە گیرفانی خەڵک دێتە دەر. پامێکی تۆڵێک دوور و درێژ بوو بە فارسی ناردرا بوو هیوادارم مەزمونونەکەیم گەیان دەبێت کە ئەوە بوو. هەڵبەت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆن ئاگادار بن کە لە ڕێگای فەیسبووکیشەوە ئەم بەرنامە ڕاستەخۆ بڵاو بێتەوە ئەگەر کامنتێک یان نەزەرێکتان هەبوو هەتوانن لە ڕێگای ئەکاونت یا ئادرسی کۆمەڵی میدیا نێتوەرک بە شێوەی ڕاستەوخۆ بەرنامەکەمان ببینن ئەوە ئەگەر هەر بۆ چوونێک یان نەزەرێکیشان هەبوو لەو بوارە دایبنن. ئەوڕەکانی باسمان لە مەسەلەی ئیسفادە لە مناڵەکان لە شەڕا کرد. زانی ئەمەوێت بڵێم کە ئەم نەوع سرودانە ئەم نەوع کارە ڕوو لە دەرەوانە ڕواڵەتە چەنە ڕیاکارانەیە چەنە غێرە واقعیە و هیچ گۆشەیەکی ئێژگار چکۆلەش لە ژیانی واقعی منداڵان لە ئێران نیشان نادا. بۆیە کە زۆر ئەمەوێ لە گۆشە و کەنارەوە جارجار ئیشارەیەکی پێ بکەین بە وەزیەتی منداڵان. هەڵبەت شکر ئێستا لە دنیای مەجازی و لە عەسری ئێرتباتاتە هیچ شتێک شاراوە نەماوە لە منداڵانی سەرجادە و ئەوانەی کە باسمان کرد پێشتر. باسمان لە ئیسفادەی لە کۆماری ئیسلامی لە منداڵ کرد لە جوای شەڕ هەر لە ئەوای لێ هاتنە سەرکاریەوە تا ئێستا. باسێک لە وەزیەتی ئامۆزش بکەین. ئەم منداڵانە هەر لە سەرەتاوە کە ئەچنە ناو مەدرسە لەگەڵ بۆ نەهای ئاینی و مەراسماتی ئاینی و هەر لە تەمەنی 6 ساڵەیانەوە تەنانە لە مەهدی کودەکیشەوە زۆربەی لەوێژ مەجاز و غێرە مەجاز هەیە. هەنێ تۆ تیمشاکە بۆ ئاهەنگێک بۆ سرودێک ئەگەر شادی بێنێت بۆ منداڵان دڵی ئەو منداڵانە خۆش کات شور و شەوقیان پێ بدا غێرە مەجاز هەیە. بەڵام خوێندنەوەی قورئان خوێندنەوەی مناسکاتی مەزهەبی نەوحە ئێستا نەوحەخانی بۆتە بەشێک لە ئاموزش بۆتە لە ناو مەدرسەکان مامۆستاکان مەدرسەیان داناوە بە باڵای حسین و عەلی و شەهادەت و وەلادەتیانە ئەخوێنن و ئەو منداڵانەش خەریکن تەمرینی نەوحەخانیەکەن یعنی بۆتە یەکێک لە بەشێک لە سیستمی ئاموزشی لە ئێران. زانی هاوڕێیەکێک ئاکۆ بوەخشن ئەوەی کە ئیسە خۆدی شخصی خامنەی قەتعەن ئەم سرودە بە ئاگاداری ئەو بووە دەیتر ئاوا ڕێیان خستووە تا هەتا کوردستانی هەرچەند خۆی ئینکاریەکە بەڵام واقعیەتەوەی ناکە بەڵام چون حضوری نییە مەسەڵەن دوێ کە لە ئێستادیۆمی ئازادیە 100,000 نەفەری ئێستادیۆمێکی 100,000 نەفاری خەڵک جەم بوونەوە خانەوادەکان هاتن لەویە خۆی حضوری نەبووە یا لە قۆما یا لە ئیسفاهاناکی ئیجرا بووە یا ئەو کلیپانە کە ئەیان نێرن بۆ خۆیان بۆ سێداوە سیماوە من کلیپێکم بینی حتا لە کوردستانی چا بە لێباسی مەحەلیەوە ئەو سرودە ئیجرا کراوە بەڵام تەعدادیان کەمە نازانم ناوی ئاواییە یا شاربێکی بەڵام تۆ دەرماندەگی و ئیستیسالی ڕژیم بە خامنەیی ببینە کە چەندێ دەرماندن کە پەنایان بردووە بە مناڵ ئێمە لە ژیانی ڕۆژانەیەکمانە شاید فکر نەکەم بتوانین بۆ کارێک پەنا بووین بۆ مناڵ چۆن هەروواکە وتمان مناڵ تا ژێر 18 ساڵ تەشخیصی درۆسی نییە وەلی دۆڵەتێک ویلایەتی فەقیه حکوومەتێک ئەوەندە دەرماندە بووە ئەوەندە گەیشتووە بە ئیستیسال کە پەنای بردووە بۆ مناڵان هەروواکە خۆتان ئێشارەتان کرد لە توولی 40 ساڵی ڕابردووە نەیتوانی ئەم کارانە بکایسە خودی ڕژیم هەر پێ خۆشە سەرکۆتگا هەفتەی لەمە بەر مناڵێکی کچمان بینی لە دانێ لە مەدارسەکان پێم وایە شۆمالی ئێران بوو ئاهەنگێکیان خست بوو سەر ئەو کچە ئەڕەقسیا ڕەقسێکی شۆمالی بوو بە نەزەرم بەیانەکە مدیرەکەیان لا برد بە خاطرەوەی کە کچێکی کلاس 2-3 ڕەقسی کردووە کۆماری ئیسلامی هەر لە بنەڕەتەوە مخالیفی خۆشی و شایەتی بەڵام لەو بەرەوە معلیمێکی تر نیشانەدات بە مەقەستێک کەوتوێتە گیان قژی ئەو منداڵانە و هەمویان سەریانە تاشێ بە دەلیلی مووی سەریان لەگەڵ
عرف و تەقالیدی دقیقاً. ئیسلامی ناگونجێ ئەو لە جێگەی خۆیەتی و دەستخۆشی دەیەکرێ بەڵام منداڵێک ئەگەر لە مەدرسەیەکە خەریکە بە ئاهەنگێک ئەڕەقسێ مدیر و مامۆستاکەی باسخاس دەکرێ. وایە گەرەکە ئەزانی چۆنە نسلی شاد و سەرحاڵی گەرەک نییە کە بیر لە ئارامش کاتەوە، بیر لە خۆشی و ڕێفاه کاتەوە، بیر لەوەی کاتەوە کە ئەمە سەرنەویشتی ئەو نییە، محکوم بەو سەرنەویشتە نییە، محکومە بەو هەموو زۆڵم و زۆرە و سەرکوتە و فەقری اقتصادی و اجتماعی سیاسی نییە. گەرەکە سەرکوتیان کە ئیسا بچە بە کاروانی ڕاهیانە نور کە 2 بە ئینساڵ بودجێ کاروانی ڕاهیانە نور 2 بەرابەر بووە نسبەت بە ساڵانی پێش و کە بیان با فقط کوشت و کۆشتار و مەحەلی نازانم بە قۆڵی ئەوان شەهادەت و ئەوانە نیشانیان بە هەر لە نوێژ خوێندنەوە لە تەدریسی ڕۆژانەی معلمەکانەوە کە هیچ بوویکی لە عیلمی دنیای ئەمڕۆوە نەبردووە کتێبەکانیان کاتاوە بوو پارە کۆپێرارێکە دیمان کە جڵدی کتێبەکان ئەوەڵ مێخنایان کردە سەر مناڵە کچەکان دوایی یەکسەر حەزریانیان کرد تا ئەو حەدە دەستە بن بۆ ورترین شت چون لە سیستەمی کولی سیستم لە خزمەتی مانەوەی ڕژیمەوە فەرماندەکردنی خامنەی کە ئیسە زۆر بە خۆشحاڵیەوە ئەو سرودوچە خۆی بووە بە پەسماندەوە باماندەوە بووە بە کۆڵێک کەلیمە هەر بە دەهدە کە هینیانە کردیانە بە ئەوەی کە ئێمە چەنێ ملەتی ئێران چەنێ کەفتنە سەدواوە چەنێ تۆی فەرماندە کە ئیدعای فەرماندەیتەیە ئاگاد لە ملەتەکەت نییەوە فقط بە فکری خۆت و ئەترافیانی خۆتی. بە نەزەری من چەنێ بەنافیان بووە ئەوەنەچە بە زەرەریان بوو چون کۆڵی سرود لە قیباڵی یەک سرودا دروست بووە کۆڵی جبهەیان کرد لە مقابڵیەوە سرودە لەم شەرایەتە نالەبارەی وەزعیەتی ئێران و خەڵکی ئێران کە بینی. زۆر باشە. دووسێ بینەرمان لە ڕێگای فەیسبوک و دەستخۆشییان کردووە لە بەرنامەکە کاک سالار، کاک فەرزاد و کاکزانە. بینەرێکی ترمان لە دەماوەند پەیامی نردووە ئەویش سڵاوی هەیە و ئیبرازی لوتفی کردووە و ئێمە ڕێز و سڵاو و خۆشەویستیمان هەیە بۆ بینەرە لە دەماوەندەوە دەستخۆشی بەرنامەکەی کردووە. کاک شۆڕەشی کەریمیان لە فینلاندەوە وێنەیەکی نردووە و پێشکەشی کردووە بەم بەرنامەوە بە تەوەرەکە عکسێک لە هیتلێرە لە مەجموعە وەرزشگایەکی گەورەی ئەو سەردەم پێم وا بێ لە ئەگەر شتوانەکەم لە نۆرنبەرگە عکسێکی ڕەزاشای نردووە هەر لە وەرزشگای ئازادی ئەوش جەمعێکی زۆری لە دۆری خۆی کۆکرد و خەریکا قسەیان بۆکەوە عکسێک لە خامنەی هەربادم لە وەرزشگای ئازادی حتمما مەبەستی کاک شۆڕشەوەیش تەشبیهی کردوون کە ئەم دەسەڵاتدارانە کە جەمعیەتی ئاوا لە دەوری خۆیان کۆکەنەوە عاقبەتیان چی بوو و بە دڵنیاییەوە عاقبەتی خامنەی و دەسەڵاتەکەی لە ئێرانیش هەمان چارەنووسی هێتلێر و ڕەزاشا و باقی دیکتاتۆرەکانی مێژوو کە بەم حرەکاتە نمایشیە فریوکارانە ئەیانویست خەڵک فریو بدەن ئەفکاری خەڵک فری بدەن بەڵام ئێستا لە دنیای ارتباطاتە نەک ئەویان بۆ ناچێتە پێش بەڵکو بە هەمان سەرنوشت و هەمان چارەنووس بە دڵنیاییەوە گرفتارە بن. تاریخ تکرارە بیتەوە بە دڵنیاییەوە. بینەرێکی ترمان هەر لە شاری سەقەڵس بە فارسی نووسێتی من پێشنەها دەکەم بە مامۆستایانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب تا ئەو جێگایی بۆیان ئیمکانی هەیە تەوزیحاتی کامەڵ لە ڕابطە لەبارەی ئەم سرودی سڵاو فەرماندە بۆ مەحەسڵەکان و دانش ئاموزەکان کە لای ئەوان ئەخوێنن بدەن و ڕوونیان بکەنەوە. پێشنهادێکی منطقیە داوا لە مامۆسایانەکەین ئەو مامۆسایانەی کە ئێستا بۆ داخوازی مافەکانیان دەسەر شقامن و لەژێر عەزیەت و ئازار و لەژێر تاقیب و شکنجەیان مهێڵن و ئیجازە مەدەن کە ئەم سرودانە بتوانێت مێشکی منداڵانی ئێمە منداڵانی بەتایبەت ئێستا ئەوانەی کە کوردن لە کوردستانن و لە ئێمە تێگەن بڵاو بێتەوە چونکە خەبەرێکەیە گوایە ئەم سرودە بە زمانی ئازەری
تەرجمە کراوەتەوە لە تەبرێز و تێدادێک لە شارە ئازەری زبانەکان خوێندراوەتەوە و بەرنمەیان هەیە کە بیکەنە زمانی کوردی و بە زمانی کوردیش هەمان سرود تکرارکەنەوە لە مەدرسەکانی شارەکانی کوردستانیش بە زمانی کوردی بیخوێنەوە. ئەلبەتە چون بۆ مەهابات لە مەهابات بە زمانی فارسی و کاریان کردووە، بەڵام بەڵێنیان داوە کە بیکەن بە زمانی کوردیش. ئەم پێشنهادی ئەم بینەرەمان لە سەقز پیشنهادێکی منطقیە. زۆر سپاس بۆی کە پەیامی نرد. وەزیەتی منداڵانی سەرجادە، وەزیەتی ئەو منداڵانی کە بە پارۆنانێت واکسەکەن، دەستفرۆشیەکەن، شاگردی میکانیکن، تەجاوزیان پێکرێت بەعزەن لە محیتی کار، لەشی ناسک و بێگەردیان ئەخەنە ژێر فشاری کار هەر لە سەرەتای منداڵیانەوە بۆ پارۆنانێک بۆ بژیوی ژیانیان ناچارە بن بچنە ژێر فشاری کاری میکانیکی، کرێکاری، تەنانەت کۆڵبەریش. ئەمە ینی ئەمەوە بڵم گۆشەنیگایەکیش باس لە منداڵانی کار بکەین کە لە چ وەزیەتێکە. باسی تەحسیلمان کرد، باسی تەوایەوەن ئەو منداڵانەی کە لە ناو سەتڵە ئەژغاڵەکانە ئەگەڕێن بۆ پیاکردنی پارۆنانێک بۆ تێرکردنی سکە پشکۆلانەکانیان. هاوڕێکۆ ئەگە بەحسی مناڵانی کار بەحسیکە کە شتێکە کە ئێمە ڕۆژانە ئەیان بینین ئیسە لە ناو جامە خەڵک ئەچێتە هەر خیابانێک بە چەندین نەفەر چەندین مناڵە بینێ. مەسەن هەر نەفەرێک ئەم سەرەوە سەری خیابان چەندین و چەند دانە مناڵە بینی کە خەریکی هەروای شارەتان کرد دەستفرۆشی یا گوڵفرۆشی، واکسکردن، زۆر شیشە پاکردنی ماشینەکان ئالەم ترافیکە سەنگینەی شارە گۆرەکان خەریکی ئەو کارانن. ئەمە فقط شتایەکە کە ئێمە لەسەر زەویە ئەیان بینی کە چەندێ زۆرن. من ئامارم نییە تا بزانین کە چەندێ لەو مناڵانە لە ژێر کارگاهایەکی زیرزەمینی کارەکەن، نازانم ئەچنە دەرەوەی شارەکان بۆ تەفریەکی زۆبالە بە ڕۆژانە چەندها دانە مناڵ لەو تەفریەکی زۆبالە تووشی نەخۆشیایەکی مختەلیفە بن، چێ تەنەفۆسی بێ، چێ پێستی بێ، شوێنی خەفتنیان هەرها لە شوێنێکا کە زۆباڵەکان تەفکیکەکەن و ئەمبارێکە کە ئەیان بنەوە بۆ ئەویە. وەزعیەتێکی زۆر خراپیانەیە. کولەن کۆماری ئیسلامی وەزعیەتێکی بارهێناوە دروست کردووە بۆ کۆمەڵگای ئێران کە وەزعیەتێکی نالەبارە، هەم بەبارەی سیاسی، هەم بەبارەی اقتصادی، هەم بەبارەی ئیجتیماعی. و ئالەم گرانیە کە لەم مانگە سوبسیدی یارانەکان و یارانەکانیان حەزب کرد. یارانەیە 4,500 بوو بەنەزەر ئەوەی کە دۆلار بە 4,500 حساب سەهمی دۆلار ئەوانەی خەریدی ئەقلامی وارداتی بە دۆلاری 4,500 ملیۆن حەزف کرد. ئەوەیانەکی حەزب کرد گرانی قیمەتی نانوانی دقیقاً. مەسەن سنگەکێک چووە سە 25,000 30,000 وەک کۆڵێ قیمەتەکان لە یەکشەوە 4 بەرابەر و 5 بەرابەر بوون. ئەم هەموو گرانیە زەمینەی ئەوە فەراهەم کە ئەکاکە خەڵکی هەژار و فەقیر بێ ئەوەی کە خۆیان گەرەکیان بێ ئەوەی کە تەمایلێکیان بێ مناڵەکانیان ڕەوانەی بازاری کار بکەن کە ئیشارەتان کە تووشی کۆڵی ئەنوا و ئەقسامی خشونەتها چێ کەلامی چێ جنسی جسمی ئەبن. احتیادێکە خستیە سە ناو کۆمەڵگا کە مناڵەکان زۆر بەیانە بن بە سەرپەرستی خانەوات. بەڕاستی ئاماری مناڵانی کار زۆرە. ئامارەکانی غیرە ڕسمی 79 میلیۆن مناڵی کارەکان لە ئێرانە باس لە ئەو هەموو مناڵی کارەکەن کە کۆماری ئیسلامی هیچ ڕێگەچارەیەکی نییە بۆ ئەوەی کە تەمینێک بکە خانەوادەی مناڵەکان کە ئاوا مناڵەکان ڕەوانەی بازاری کار نەبن و تووشیان وا ئەقسامی ئاسیبهای ئیجتیماعی نەبن. بەڵێ بینەرێکمان لە بۆکان پەیامی ناردووە دەستخۆشیەکە لە بەرنامەکە
ئەڵێ تەلەڤیزیۆنی کۆمەڵە کەمتر بە کێشە و مشکلاتی منداڵان ئیشارەی کردووە. زۆر جار لە زۆر بوارهای مختلفە ئیشارەی پێکات قسەی لەسەر کێشە کۆمەڵایەتیەکان، مەسەلەی تەبەقەی کاریگەر، مەسەلەی ژنان ئەوانە، بەڵام ورد نەبووەتەوە لەسەر مەسەلەی منداڵان. هیوادارین ئەم باسە درێژەی هەبێت، هەرچەند ئەم سرودە بووە هۆکار ئەمڕۆ باسێکی لەسەر بکرێ، بەڵام درێژەی پێ بدێت. دەستخۆشی شەکات بۆی کە هاوڕێیانمان لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە ماوەیەکە بەرنامەی تایبەت بە منداڵان بڵاوەکەنەوانە. بینەرێکی ترمان لە شاری مەهاباد پەیامی ناردووە، دەڵێت کە کۆماری ئیسلامی لە ڕێگای ئەم سرودانەوە ئەیهەوێت حسین فەحمیدەکانی تر جارێکی تر بۆ ئەگەری شەڕ لەگەڵ وڵاتانی تر دروست بکاتەوە بۆ خۆی. نگەرانی شەڕە و پێی وایە بەم سرودانە بەم کارانە ئەتوانن حسین فەحمیدەها و بەسیجی 20 ملیۆنی کە فەرمانی کاتی خۆی خومینی بووە دروستی بکات بۆ خۆی. ئیبرازی لوتفی کردەوە و سپاسی کردووی هاوڕەکانی بۆ بەشداری لەم بەرنامە هەمان بینەر. بینەرێکی ترمان لە مەریوان، ئەو بینەرەشمان وێڕای مەحکومکردنی ئاواها سرودگەلێک یا بە قەولی خۆی شستشوی مەغزی منداڵانمان داواکات کە تەلەڤیزیۆنی کۆمەڵە زیاتر لەم بوارانەدا ئەهمیەت بدات و لە عەلەیهی ئەم نەو کلیپانەیە ئەم نەو کارانەی کە کۆماری ئیسلامی لە مەدارس و لە شوێنە گشتیەکان ئیسفادە لە منداڵەکانەکات بەرنامە دانێت و ئیشاگەری لەسەر بکات. بینەرێکی ترمان لە سەقەس، ئەویش بە فارسی نووسێتی کانی گیان ئەم ڕۆژانە دەیان مناڵ لەبەر خاتری فاسڵەی تەبەقاتی تەرکە تەحسیلەکەن و واردی بازاڕی کارە بن، یا لە ناو مزگەوتەکانە ئامۆزشە بینن کە ببن بە بەسیج، حتا لە مەدرسە ئیجباریانەکەن بە عوزویەت لە هەیئەت یا لە بەسیج. ئەوان تەشویقەکەن بۆ جاسووسیکردن لە ناو جامعە و خەبەریان بۆ بن. تەنانەت ڕاستەکە دەمبینەرە بۆ تەکمیلی قسەکانی و زۆر منداڵ ئیسفادەیان لێکردوون خەبەراتی بنەماڵەی خۆیانە بنەوە بۆ دەسەڵات. جاسووسی لە نازانن کەڕات لە دۆست و ئاشنا شتە بیستومانەکە منداڵەکانی ئەو خانەوادە ئیسفادەیان کردوون سوعالیان لە مەوردی مەسایلی اتفاقاتێکە لە چوارچەوەی خانەوادە دەرێت لە مەدرسە یا لە ئەمانە لە مەوردی معلیمەکانیان سوعالیان لێەکەن بە شێوەیەک جاسووسیان لە ڕێگەی ئەوانە پێ و لە درێژەی ئەوتوێتی کە وەزیفەی ئینسانە ئازادی خواز و بەرابەری تەڵەبەکانە بە تایبەت کۆمونیستەکان کە ئەم تەفەکورە ئێرسەجاییە خونسا بکەنەوە. ئەڵێ سپاسی هەوڕەکانی شەکات جارێکی تر کە جارجار مەقالاتێک بە مەوضوعاتی جۆرا و جۆر بە زمانی فارسی ئەخوێنێتەوە. هیواداریم بتوانین لە مەوردی مناڵانەوە شێعر و سرود و مەقالی زیاتریش بخوێنین. سپاس بۆم بینەرەمان لە شاری سەقەس. هێنا لەسەر ئەمە من قسەی بکەم. بینەرێکمان وتوێتی کە بۆ ئاگاداری خۆتان نانی سونەتی گران نەبووە. تۆت نانی سونەتی گران بووە؟ سنگک. نانی سەنگەکی وت بۆ بینەرە خۆشەویستەمان. زۆر سپاس بۆی کە ئەویش گران نەبی. باش هاوڕەکانی ویستە چی بڵێ؟ ئەوەی کە وتیە زۆر لە مناڵەکان لە مەدرسە مەجبورن تەرکێ تەحسیلکەن. بەڕاستی ئینسان ئەگەر بیر کاتەوە ڕووی گەرەکە ئەم کلیپەیانە دروست کردووە لە مناڵان استفادەیان کردووە ئەم سرودە. چۆن ئێمە بینیمان لە کاتی کۆرۆنا چەندها مناڵ نەیانتوانی ئێدامە تەحسیل بن. بینیمان چەندها مناڵ بە خاترەوەی کە دەسترسیان بە ئینتەرنێت نەبوو، بە خاترەوەی کە دەسترسیان بە گوشیای هوشمەند نەبوو، خۆیانیان دا لە دار و خودکۆشییان کرد.
ئامارێکی زۆر تەرکە تەحسیڵیان کرد و واقعاً ڕووی گەرەکە خۆ تاریخێکی زۆر دوور نییە چۆن ئەوەیانە فرامۆش کردووە کە هەر خودی معلمەکان خودی مدیرەکان کە ئەو مناڵانە ئاواهانە دەن بۆ خوێندنی سرودێکی ئاوا بەڵام هاوکلاسەکانیان خۆدکوشیان کردووە یا ئیسە نین لە نیمکەتەکەی پاڵدەستیانە یا چوونە سەناو بازاری کار. کۆماری ئیسلامی زۆر مازانم بێژم گۆستاخانە ئەم کارەیە کردووە، شەرمی نەکردووە لەم هەموو مناڵە کە ئیسە ناتوانن بێن بۆ مەدرسە و لە بازاری کارن و تووشیان وا قسای مشکلات تێن. زۆر باشە. بینەرێکمان بە ناوی هاوڕە فەرهادی پاوە لە ڕێگای فەیسبووکەوە نووسێتی کاکا کۆبێ زەحمەت ئێوە بفەرمونون چ شغڵێک یا چ سنێک چ بۆ کەچ چ بۆ کوڕ قانونی و عادیە. دوای شاوتێتی تەنها ڕووخاندنی ئەم ڕژیمە و سیستمێکی عەداڵەتخوازی ڕێگەی نەجاتە. وایە بەدڵنیاییەوە شغڵ یا سن کە معلومە 18 بەرەوسەر ژێر 18 بەپێی هەموو عورفە ئینسانیەکان بەپێی مافەکانی منداڵان و ئێمەش پێم معتەقدین تەمەنی 18 ساڵ کاتی انتخابە کاتی گەورەبوونە ژێر 18 منداڵ حساب بێ. چ شغڵێک بەپێی عەلاقەمەندی خودی ئەو کەسە و ئێستعدادیەتی بڵێم چ شغڵێک گونجاوە بۆ کەچیا بۆ کۆڕ لێرە تەبیعەتەن ئێمە ناتوانین مشەخەسەن ئیشارە بکەین بەستە بە عەلاقەمەندی و بە وەزعیەتی تەحسیلی و بە ئێستعداد و بە توانایەکانی منداڵان ئەگەڕێتەوە کە لە داهاتوە بنە ساحەبی چ شغڵ و چ سنێک. لە هەر حاڵ منیش پێم وایە تەنیا ڕێگای نەجات ڕووخانی کۆماری ئیسلامیە. کاک سپاس بۆ کاک فەرهاد. یەک پەیامی ترمان لە مەوردی ئەم تەوەرەوە پێم وابێ بۆ هاتووە پێشنەهادم هەیە بۆ بەڕێوەبەرانی تەلەڤیزیۆن ئەو کەسانەی کە ئاشنای مافەکانی مناڵن و حتا کەسانێک کە لەم ڕاستە تەحسیلاتی ئاکادیمیکیان بووە لە بەرنامەکانیان داوەتکەن تا زیاتر بە شێوەی علمی ئەم مەسەلە تەجزیە و تەحلیلکەن. پێشنهادێکی منتقیە. زۆر سپاس بۆ ئەم بینەرە. هاوڕێکانی ویسمان کاتی کەمتریشم دانابوو لەسەرم تەوەرە باس بکەین بەڵام لە هەر حاڵ زۆر قسە هاتە سەر و حتا بە گۆشەیەک کەنا شتایەکی زۆر کولی کە کێشەیەکی ئەجگار گەورەیە لەژێر حاکمی دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئیشارەمان پێ نەکرد. بۆ نمونە مەسەلەی کودەکەم سەری هەر لە ناو مەدارسە جێژنی تەکلیف ئەگرن بۆ کچانی 9 ساڵ کە پێیان بڵێن ئیتر لەمە بەدوا تەمەنی ئێوە گەشتوتە سنێک کاتوانن انتخاب بکەن ئیزدواج بکەن نازانم واردی مەسایلی دینی بن فەریزەکان لەسەرتان واجبە فەریزەهای دینی بۆ منداڵانی بۆ کوڕان و بۆ کچان لە هەر حاڵ لە مەدرسەکان جێژنی تەکلیفیان بۆ گرن هەزینەهای زۆر سەرفیەوە ئەکرێ هەر لە مەسەلەی ئیسفادەکردن لە مناڵ لە شەڕ لە دامودەزگای جاسووسی ناوڕژیم لە بەسیج لە شێوەی ئامۆزشی غەڵەت لە وەزعیەتی مەعیشەتیان لە برسیەتی لە گرانی لەو فەقرە لەوەی کە ئێستا تۆ باست کرد لەوەی کە تەنانەت ئەو منداڵانی لە دەورانی کۆڕۆنا نەیانەتوانی بە شێوەی ئانلاین تەحسیلکەن لەوەی کە ئێستا لە ئیمکانات لەو فاستە تەبەقاتیە ئیمکاناتی هاوکلاسیەکانی بینی خۆیان نابینن تووشی ڕەخوەت و یەس و ناومیدیە بن و زۆریان خودکوشیەکەن. ئەمانە هەمووی بەڵاو موسیبەتایەکن کە مناڵانی ئەو کۆمەڵگایە لەگەڕ دەستپەنجە نەرمەکەن کە ئێمە بە گۆشەیەکی زۆر کەمی توانیمان بەسەرێشە. لە پاڵەوەیە کۆماری ئیسلامی دێت ئەم بیاوێت ئەم سیما واقعیە بە سرودی سڵاو فەرماندا داپۆشێت ناتوانێت و ئەم هەر بە عاقبەتی ئەو دەسەڵاتە دیکتاتۆرانەی کە پێشتر گرفتاری بوون وەک هیتلەر و وەک باقی دەسەڵاتە دیکتاتۆرەکانی تر لە ئاسی دنیا بەدڵنیاییەوە ئەم فەرماندە دەرماندەی کۆماری ئیسلامیش گرفتاریە بێ. هاوڕاکۆ ئیشارەتان کرد بە کودەکەم سەری من پێم خۆشە یەکشت بێژم ئەوەی کە مناڵانی ئێمە زۆر سەختە کە تۆ مناڵێکە دەبێ بزانێکی قانون پشتیەگرێ مەزهەب پشتیەگرێ و هەموو شتێک تۆ لە 9 ساڵگی ئەو مناڵتە کە خۆشترین دۆرانی ژیانیەوە دۆرانێکە کە بێ لێزەت بووە ئیستعدادەکانی پەروەرێش بە
دۆرانێکێکە بێ بە خۆشی و بە شایکردن تێپەڕبێت مەزهەب و قەوانینی جمهوری ئیسلامی مەسەڵەن هێژن تۆ لە 9 ساڵە باڵەخەوە ئەتوانی بیەی بەشوو هەرچەند کە دواتر لە ساڵی 79 پێم وایە بوو بە 13 ساڵ بەڵام هەریستەج لە 9 ساڵە شەریع ئیسلام هەر 9 ساڵێژێ بەلەخەرە سنەتی پێغەمبەری موسڵمانەکانێکە لە 9 ساڵ ئەمە لەکەیەکی نەنگە لە تاریخی بەشەریەتا کە مناڵێک لە 9 ساڵەگیە کە خۆی مناڵە بیخێتە ژێرباری مەسئولیەتێکی زۆر قرس کە ئەو مناڵە چۆکیەشکێ ئەو مناڵە ئەتوانم بێژم زێندە خەریکی هەر دەیەقێ ئەمری ئەگری ژیانی ئەگری کە تۆ مناڵێک بنێری بۆ ماڵێک کە بێت بە بەردەی خانگی ئەو ماڵە بێت بە بەردەی جنسی ئەو ماڵە و هەر ئەو مناڵانە چون ئاموزشێکی باش نەدراوە پێیان چۆن مناڵن چۆن قدرەتی تەشخیصیان نییە چۆن نازانن چی بکەن زۆربەی ئەو مناڵانە خۆیان لە مناڵیان مناڵیانە بێ کاتێکە بێت تەک مناڵەکان تراکایەکەن ئەروسەک بەدەستەوە بگرنە بێت تەک مناڵەکەی خۆیان ناکایەکەن بە سەرنوشتی ئەو مناڵانە چی پێتێ ئەبێت بە وەکو مۆنا حەیدەریەکە بە مناڵیەوە دابوویان بەش و کاتێکە گۆرە بوو زانی کەس ئەمە انتخابی ئەو نەبووە و لە بنەماڵی چاحی جێگە و پێگەیەکی نیەگەر بچیتەوە ناتوانێم وەزعەت تەحمڵکە دەرچوو بوو لە تورکیا بووەوە کە هێنایانەوە شوەکەی سەری بڕی بە شێوەیەکی زۆر وەحشیانە و دوێ کەش خەبەرەکەیان داناکە هەرچەند کە ئێمە مخالفی قیساس نین بەڵام هیچ خانەوادەی داوای قیساسیان نەکردووە داوای بەخشیشیان کردووە کاتێکە نە لەلایەن کۆمەڵگاوە نە لەلایەن حکوومەتەوە کەسێکە دەست بە کارێکی قیزەبنی ئاوادا هیچ سزایەک نادریە ئەوە ڕێگە خۆشکەرە ڕێگە باسکەرە بۆ کەسانێکی تر من ئامارێکم هەیە لەسەر کودەکەم سەری گەرەکانی ئەگەر تۆزک بە کورتی چون کاتی بەرنامەکەمان زۆر نەماوە بچینەتە تەوەری ئامارێکە لە ساڵی 1400دا 1474 دانە مناڵ نۆزاد لە دایکانی 10 تا 14 ساڵ بە دنیا هاتن 69,000 لە دایکانی 10 تا 19 ساڵ لە ساڵی 96 تا ئێستایچە 30,000 مناڵ خوار 18 ساڵ و 15 ساڵ ئێزدەواجیان کردووە بە شتێکی زۆر تێکاندەست ئێمڕۆ بینیم لە ناو خەبەرەکانە لە دەڕۆژی ڕابردووە 5,000 دانە نۆزاد لە سەراسەری ئێرانە ئەخراوەسە سەتلاژغاڵەکان و گۆشەی خیابانەکان لە دەڕۆژی ڕابردووە 5,000 دانە نۆزاد ئەمە نیشانەی ئەوەسە کە واقعاً نازانمتە کۆماری ئیسلامی بە چه ڕوویەک ئەتوانێت ئەو کارانە بکاکە ئەو مناڵانە هەوڕەکانی ئەگەر ئیجازە بدەیت تەوەرێکی تریشمان ماوە کاتیشمان کەمە پامێکمان بۆ تواڵێ خەتێنەی کچەکان هێشتا لە کوردستان لە ئێران باوە لە زۆر بەی گۆشە و کەناروە ئەمیژێکێک لە کێشەکانی مناڵانی کچ لە ئێرانە زۆر سپاسانەکەین بۆی کە لەم تەوەرە بەشدار بووین کلیپێکی کورت ببینین دێنە وڵات
بەڵێ گۆشەیەک لە ئاعترازاتی خەڵکی ئابەدان بوو. ئاگادارن کە ڕۆژی دووشەممە 2 خورداد ساختمانی بەناوی مترۆپۆل لە ئابەدان کەوتە خوارەوە و ڕووخاو نزیک بە ئامارەکان 150 کەسێک لە ژێر ئاوارەکانە مانەوە. هێشتا تا ئێستاش ئاماری کوژراوەکان و بریندارەکان بە تەواوەتی ناڕۆشنە. کاربەدەستان هەرو کات ئوستانداری ئەو منتەقە وتی کە ئاماری کوژراوەکان بە دەقیقی ئیشارە پێمەکەن زیاتر باس لە بریندارەکان بکەن. هەتا ئێستاش ئاعترازات بەو مەسەلەیە لە ئابەدان درێژێ هەیە. بڕێک لە شارەکانی دەوروبەر وەک پێبەهان و شارەکانی تری سانی خوزستان هاتوونەتە پشتە و ئاعترازاتە و داوای مجازاتی عاملینی ئەو ڕوخانی ساختمان و بکوژانی ئەو خەڵکە بێتاوانەکەن. ئەلبەتە دەمەش بخۆی باسێکی زۆر گەورە هەڵەگرێت. باسی مافیای مەسکەن و مەسەلەی باندوبانبازی لەو عەرسەیە لە ناو سوپای پاسداران و لە ناو کاربەدەستانی ڕژیم لە ناو ئەو مافیا کە بەناوی مافیای مەسکەن کە خەڵک پێی وایە تەنانەت لە مافیای خودرەویش مافیای ماشینیش دەستی باڵاتریەوە سەروەتێکی کەلان لەو ڕێگاوە بەدەستێنن و تاوانەکەشی ئاوە هاوشێوە خەڵکی بێت گوناهی خەڵکی ئابەدان داوێنێتەوە. باسێکی زۆر هەڵەگرێت. ئێمە کاتمان زیاتر بۆ دانابوو بەڵام لە هەرحاڵ لەم بە کورتی ئەگەر ئیشارەی پێ بکەین هەوڕەکانی ئەم ساختمانە ئەگەداری لە خیابانی ئەمیرکەبیر بوو. گروهێک خەڵک زۆربەی کاربەدەستانەوە بەشێک لە ڕاندخاری لە کۆماری ئیسلامیە هۆکاری ئەوەی دانێن و کەسێک بەناوی حسێن عەبدولباقی کە کارگروپێکیە بەناوی هێڵدنگ عەبدولباقی کە خەریکی پرۆژەی ساخت و سازە و لە ڕێگای ڕەشوەدان بە ئوستاندار و تەنانەت ڕئیسی نیروی انتزامی کولی ئوستان و تۆی ئەوانە مڵک و ماڵێکی زۆری بۆ خۆی جەم کردەوە سەروەتێکی ئەڵەن گوایە ئەمە کاتی خۆی دوکانی ئاجیل فرۆشی هەبووە بەڵام لە ڕێگای بەندوبەست لەگەڵ کاربەدەستانی ڕژیم و بەتایبەت بەشی نظامی و سوپای پاسداران و نیروی انتزامی توانیوێتی کۆمەڵێک امتیازی زەمین بە خۆی وەرگرێ و دەستکا بە ساخت و ساز بۆ سەروەتێکی ئێجگار کەلانی لەو ڕێگاوە بەدەستێنەوە. لە هەر حاڵ
ئەو ساختمانە هەرچەند لە ڕێگای بڵێن سازمانی مهندسی و زۆر یەک لە ڕۆژنامە نگارەکان تەئیدیان نەکردبوو لەباری مهندسی و ساختمانەوە پێیان خەتەرناک بوو، بەڵام هەر درێژەیان بە ساختسازدا تاوە کات ئەوەی لێ هاتوون بووە بە قوربانیدانی تعدادێکی زۆر لە خەڵکی بێت. بەڵێ لە ساڵی لە ئیسفاندمانی 95 خودی سازمانی مهندسی نامێ نووسیە کە ئفتتاحی مەکەن، بەڵام لە ساڵی 96 کە ئفتتاح کراوە خودی ئۆستانداری ئابادان سخەنڕانی کردووە لە ئفتتاحیەکە و هەتا وتیە چرخ لایە چوب لایە چرخی عەبدولباقی منن با کاری خۆی بکاوە. ئەمە ئەوەڵین مۆرێد نییە کە عەبدولباقی ساختۆسازی کردووە و ڕووخاوە، چەندین مۆردتری چی هەیە کە هەر ڕووخاوە بازەم هەر ئێژن چوون دەستی دوودانە ئۆستانداری ئابادانی تیا بووە و کلەن کاسەلیسهای وێلایەتی تیا بووە و حتا پای قاڵیبافیچ گیرە کە ئەویش ئاگادار بووە و شەهرداری دوو شەهرداری هەر ئابادانیش پایان گیرەکە چون ڕاند و ڕاندخاریە. ڕووخانی مترۆپۆل ڕووخانی مدیریەتی کۆماری ئیسلامی بوو بە نەزەری من کە کۆماری ئیسلامی چەنێ مدیریەتی زعیفە و ڕووخانی خۆی چی نزیکە. زۆر باشە. ئەلبەت بینەرانی ئازیز حتمما بینەرێکمان پەیامی بۆ داناوین بسوێتی لەسەر مەسەلەی مافیای مەسکەن و ئەو تجارەتە کە لەسەر مەسەلەی مەسکەن و ئەو پوڵە کەڵانە کە لە خەڵکی ئەسێنن و ئەو ماڵە بێکەیفیەتانە ئەو ساختمانە تجاریە بێکەیفیەتە نائەمنانەی کە تەحویل خەڵکیە دەنەوانێ زیاتر کۆمەڵە تیوی بەنامەی لەسەر دابنێ و قسەی لەسەرکەن چونکە ئەمە قسەی زۆر هەڵەگرێ. بە دڵنیاییەوە منیش پێم وایە کاتێک کەمان ئێمە بۆ دانا فقط ویسمان ئیشارەیە بکەین لە زمنا بۆ اعتراضاتی ئابەدان ئیشارەیەکی کورتیشمان هەبێت بە ئەم مەسەلەی مافیای مەسکن و باسەکەی لانیکەم بکەینەوە لای خۆمانەوە لە بەرنامەهای داهاتووە حتمما درێژێ پێدەین. گوایە مەسەلەی مافیای مەسکن ئەگەر ساڵانە مافیای خودرە و یا مافیای شرکەتی بڵێن ماشینهای حەمل و نەقل سایپا پەیکان ئەوانەی کە لە ئێرانن ساڵانە سەدان هەزار ملیارد تمەن ئەکێشنە گیرفانی خۆیان بە بردنەسەرەوەی قیمەت بە ئەم ماشینە بێکەیفیەتانەش کە هەیە. ئەڵێن مافیای مەسکەن هەواڵەکان یا ئامارەکان باستەوە بە دەیان و سەدان بەرابەری مافیای خودرە و لەم عەرسەیە فعالیەتەکە و زیاد لە 3 ملیۆن ماڵی مەسکوونی خاڵی کە ئێستا ساڵانە فقط دایان ناوە قیمەتیە چێتە سەر لە شرایەتێکە کە کارشناسەکان باس لە وسعەتە لە زەمین لە ئێرانەکەن و ئەو فەزایەکە بۆ دروستکردنی مەسکەن هەیە بەڵام کەمبودی مەسکەن چوونەسەرەوەی قیمەتی مەسکەن تەواوی ئەوانە هۆکارن بۆی کە ئەم بەڵاو موسیبەتێکە سێ لە ئابەدان هاتوۆتە پێش بەسەر خەڵکا بێت. من دوو پەیامم بۆ هاتووە لای بینەرانەوە کە بۆتانی باس بکەم. بینەرێکمان لە شاری سەقز نووسێتی کە لە بە فەرماندەبوون یا ڕاهبەربوون نازانم چەند دەقەمان کاتماوە تەواو بوو. لە هەر حاڵ زۆر سپاس بۆ بینەرانە ئێمە کاتمان بەدەست نەماوە هەرەوە نەمان لایەکە بڵێن سپاس بۆ بەژاریتان سپاس بۆی کە بینەرمان بوون سپاس بۆ هاوڕەکانی کە ئەمڕۆ هاوڕێم بوو تا بەرنامەی داهاتوو بەرنامەی ڕاوێژ بژین بە شادی.